بەڕای جەنابەت لە کۆمەڵگەیە بۆچی ئینسان وای لێ دێ بگاتە ڕادەیەک خاوەنی وعد و بەڵێنی خۆی نەبێ؟ چی وا لەو ئینساناکە خاوەنی وعد و بەڵێنی خۆی نەبێ؟ طبعا گرنگترین شت لە مرۆڤ مەسەلەی قیەمە کە قیەم نەما بەڕاستیەکەی ئیتر ئەو ئینسانەدا ئەماڵڕێ لە هەموو بەها جوانەکان. قیەم چییە؟ مەسەلەی ڕازگۆییە، وعد و الوەفایە، هەموو ئەوانەیە کە تۆ متەمەسیکی پێوەی ڕۆح و ڕەفتارت متەمەسیکە پێوە بۆ ئەوەی تۆ وابەستە بکە بە سنوورێکەوە سنووری کەسی کە نەبەزێنی. ئەڵبەتە ئەگەر ئەمە خدا داینابێیان بڵێن دین یا یاسا داینابێ بە هەر شێوەیەک بێک، ئەم سنوورانە بەها جوانەکانی ژیانە، پێویستە ئینسان متەمەسک بێ پێوەی. ئێستا دەبینین بەداخەوە لە کۆمەڵگەی کوردی و کۆمەڵگەکانی تر و یا با بڵێن جیهان بە گشتی، بە خصوصەن با باسی کۆمەڵگەی کوردی بکەین، ئەوەی ئێستا دەبینرێ بە مقارەنەتەن بە ساڵانی پێشتر سەردەمی باو و باپیرانمان بەڕاستیەکەی ئێمە لە ئەزمەیەکی قوڵای. ئەمە خۆی بۆ خۆی خەتەرێکی زۆ گەورەیە لەسەر تەکتەکی کۆمەڵگای کوردی. ئەمەیش پێم وایە هۆکارەکەی ئەوەیە کە زیاتر ئینسان مادی بووە کە ڕۆژی لێ دەبێتەوە بە دوای قوتی ژیان ڕادەکات و مەشغوڵە و سوسیال میدیا وای لێ کردووە، هێجانێکی وای دروست کردووە کە وا دەزانێت دنیا ئیتر کۆتایی دێت، هیچ فەراغێکی نەماوە بۆ ئەوەی کەس بیر بکاتەوە من لەکوێم چی دەکەم و ئایا بۆ خۆم دەژیم یان بۆ خەڵکی تر دەژیم بەڕاستیەکەی. فەوای لێ هاتووە ئینسانە تەنها بیر لە خۆی بکاتەوە، ئەنانی بووە، ئەم ئەنانیەتە وای لێکرۆ سوودی بۆ چواردەوری نەبێ. طبعاً وعد الوەفاش ئەوەیە کە تۆ چەند بۆ خۆتی ئەوەندەش بۆ بەرامبەربی بەڕاستیەکەی. جوانە، دەست خۆش بێ. زۆر سپاس بۆ جەنابەت. ئەو برادرە باسی قیەمی کرد کە قیەم لە کۆمەڵگەیەکە نەما ئیتر وەگەڵێ ئەو کۆمەڵگەیە دائەڕوخێ. بەڵام پێویستە کە بزانین قیەم چییە. وەرن با من پێتان بڵێم قیەم چییە. قیەم کاتێک کە باسەکرێ یان باسی مەبادئ ئەکرێ، بریتیە لە کۆمەڵێ بەهای باڵا. بۆ نمونە دەستپاچی، بۆ نمونە ڕازگۆیی، بۆ نمونە ئەمانەت، بۆ نمونە خاوەنی وعد و بەڵێن کە ئێستا ئێمە خەریکین باسیەکەین. ئەم بەها باڵایانە هەموو موسڵمانێک واجبە لەسەری ڕنگ بداتەوە لە ژیانیە، ڕنگ بداتەوە لە کردار و لە ئەفعال و لە هەڵس و کەوتەکانیە. خۆ ئەگەر وانە بێ قیەمی لێ دائەماڵڕێ، بەهای باڵای تیا نامێنێ ئەم کەسە و یعنی هیچ شتێک نامێنێ لە ژیانە لە پێناویە بژی، هیچ شتێک نامێنێ لە ژیانە لە پێناویە قوربانی بدا بەڕاستی. لەبەرەوە ئەم ئینسانە بۆ پێوترێ ئینسان لەبەرەوەی ئەم هەموو صفاتە جوانەی هەیە. ئەسڵەن خوای پەروەردگار بۆ عەقڵی پێداوە، ئەسڵەن خوای پەروەردگار بۆ پەیامی بۆ ناردووە، بۆ پێغەمبەری بۆ ناردووە عەلەیهی سەڵات وسەلام. هەمووی لەبەر خاتری چەسپاندنی ئەم هەموو قیەم و بەها باڵا و مەبادئانە بووە. خۆ ئەگەر ئەم مەبادئانە نەبێ، ئەم قیەمانە نەبێ، ئەم بەها باڵایانە نەبێ لە ژیانی ئێمەیە، وەکو باسم کرد لە حەڵقەکانی ڕابردووە، ژیانی ئێمە ئەبێ بە دارستان گەورە بچووکە خوا، بەهێز بێهێزە خوا، کە ئەمە زۆر گرنگە. ئێمە تۆخی کەینەوە قیەم گرنگە، مەبادئ گرنگە، خاوەنی بەهای باڵای خۆمان بین کە ئیسلامیش بەڕاستی زۆر تەکیدی کردوتەوە سەری. طبعاً زۆر لەو بەڕێزانەی کە ئێمە قسەمان لەگەڵا ناکرد، یەکێک لەو هۆکارانەیان باسە کرد و دووبارەیان نەکردەوە. ئەیانوت خەڵکی جاران زۆر باشتر بوون لە ئێستا لە ڕووی پابەندبوون بە وعد و بەڵێنەوە. طبعاً ئەمە بۆعدێکی هەیە، ئاسەواری خۆی جێهێشتووە لە دڵ و دەرونی هەر تاکێکی ئەم کۆمەڵگایە بەڕاستی. ئێستا هەمومان گلەیمان لە کۆمەڵگەی خۆمان هەیە و ئەوەی لە جارانە کەسی سادەتر بوو، کەسی یعنی بەسیت، ژیانی بەسیت بوو، کەسانێک ڕازگۆتر بوون، کەسانێک خاوەنی بەڵێن بوون. ئێستا وان نییە. بۆچی؟ ئەو برادەرە باسی مەسلحەتەکە. لە هەر شوێنێک مەسلحەتی تۆ ڕۆیشت، لە هەر شوێنێ تۆ زیاتر دەستکەوت، چونکە ئێساکە دنیا دنیای مادەیە. ئینسانەکانیش بەرەو ئەوە ئەبا کە مادی بیر بکەنەوە. مادام پارەی تێدایە، کەواتە من پێویستەکە ئیشم بڕواتە ڕێوە و بە ئەندازەی ئەو مەسلحەتەی کە هەمە
من هەوڵە دەم پابند بم بە وعد و بەڵێنەکانمەوە کە ئەمە بەڕاستی خویەکی زۆر ناشرینە. لەم بابەتەیە چونکە دوولایەنەیە پێویستەکە تەنها بیر لە خۆت نەکەیتەوە بەڵکو بیر لە بەرامبەریش بکەیتەوە، چونکە جاری وا هەیە کاتێک کە من عەقدێک واژوو ئەەکەم ئەو عەقدە لە بینی دوو کەسایە، تەنها مەسلحەتی تاکە کەسێک نییە بەڵکو ئەوی بەرامبەریشە. بۆیە کاتێک کە من پەشیمانە بمەوە زۆر جار زیان بە بەرامبەری شەگەێنم. ئەمە ئەچێتە خانەی ئەوەی کە لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه. ئیمانتان کامل نابێ هەتاکو چیتان بۆ خۆتان پێ خۆشە بۆ بەرامبەریشتان پێ خۆش بێ. یعنی تۆ ئەبێ بای ئەوەندە ئیسارت هەبێ کە هیچ نەبێ لەبەر خاتری ئەو تۆ پەشیمان نەبیتەوە. یعنی ئێمە ئەنانی نەبین وەکو ئەو بەڕێزە باسی کرد. زۆر جار لە سۆنگەی ئەنانی بوونەوە لە سۆنگەی خودپەسەندیەوە سەرچاوە ئەگرێ ئەم بابەتە، چونکە من تەنها مەسلحەتی خۆمم ڕەچاو کردووە، تەنها خۆمم بینیوە، تەنها بەرژەوەندیەکانی خۆمم لەلا پەسەند و گرنگە، بۆیە خاوەنی وعد و بەڵێنی خۆم نیم. بۆ ئەگەر بەرامبەرم پێ گرنگ بواە، گەر مەسلحەتی بەرامبەر بەرژەوەندی بەرامبەرم پێ گرنگ بواە، زۆر جار نائەکەوتمە ئەو هەڵەیەوە کە بریتیە لە شکاندنی وعد و بەڵێن. طبعاً ئەم بەشەی بەرنامەکە کە کۆتا بەشە بەڕای من زۆر گرنگە. بۆ لەبەرەوەی پوختەی هەموو ئەو ئەڵلقەیە لێرەیە باسەکەین. ئەگەر دیقەتتاندا بێ لە ناو پرسیارەکانمە پرسیارێکی زۆر جەوهەریم کرد، ئەویش ئەوە بوو بەو خەڵکەم وت ئەگەر بێت و وعد و بەڵێن لە ناو کۆمەڵگەیەکان نەمێنێ و بار بکات، ئەو کۆمەڵگەیە چی بەسەردێ؟ یعنی تۆ بێنە پێش چاوی خۆت کۆمەڵگەیەک وعدیتیانە بەڵێنیتیانە دیارە، ینی لە دوور و دیارە ئەمە ناتوانانی متمانەی پێ بکەیت. ئەم کۆمەڵگەیە بەرەو کوێ ئەڕوا؟ من پێتان ئەڵێم بەرەو کوێ ئەڕوا. یەکەم ئەو کۆمەڵگەیە پڕ ئەبێ لە درۆ لەگەڵ خۆی، درۆ لەگەڵ خوا، درۆ لەگەڵ خەڵک، درۆ لەگەڵ خزم و کەس، تەنانەت لەگەڵ مناڵی شادرۆکە، بەناوەی ئەوەی کە پاسکیلێکی بۆ ئەکڕێ بۆی ناکڕێ، بەناوەی ئەوەی کە تەنانەت تەماشاکەن لە سیرەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هاتووە ژنێک مناڵەکەی چۆن ئەخەڵەتێنێ، ئەڵێ وەرە بۆ لام، یان پێم وابێ لە ڕیوایەتەکە باسی پیاوێکەکە، ینی ژنێک پیاوێک کێشەمان نییە، مویمەوەی ڕووی داوە، ئەڵێ وەرە بۆ لام، ئەگەر بێی بۆ لام ئەو خورمایەتە دەمێ، خورماشی بەدەستەوە نییە، واتە درۆی لەگەڵاکە. پێغەمبەری خوا لێی تووڕا بێڵێ خورمات بەدەستەوەیە فعلەن، تۆ ئەو بەڵێنەی کە بەو کەسەت داوا ئەگەر بێبۆلات پێی ئەدەی ناوەڵا بەس بۆ خەڵەتاندنێتی، کەواتە تۆ درۆت کرد. ئەم درۆکردنە گەورا بێتەوە، وەکوتم درۆ لەگەڵ مناڵێکیشە ئامادەیە بیکە، چ جایەوەی کە لەگەڵ گەورەیەکە بیکە، ئەو مناڵەت زۆر ئاسانە. درۆ لەگەڵ ئینسانەکانەکە، درۆ لەگەڵ خوایە ئەکا، کە ئەمە بەڕاستی خەڵەتاندنە، خۆ خەڵەتاندنە. وەکوتمان ئەو کۆمەڵگایە پڕ بێ لە درۆ کە وعدی تیا نامێنێ، بەڵێنی تیا نامێنێ، لە سەروی هەموویەوە متمانەی تیا نامێنێ، سیقەی تیا نامێنێ. تەسەوور کە ترس زۆرە بێ، من متمانەم بە تۆ نەبێ، متمانەم بەو نەبێ، متمانەم بەو نەبێ. دەوروبەری ئێمە هەمووی ئەبێ بە فەیسێکی تر، هەمووی ئەبێ بە قیناع، هەمووی ئەبێ بە دەموچاوێکی تر. بۆیە لە بەردەمی تۆیە ئامادەیە زۆر بە جوانی پێ بکەنێ، قسەی خۆشت بۆ بکە، بەڵام لە پشتەوە خەنجەرت لێ بدە، لە پشتەوە غەیبەتت بکە، درۆت بۆ هەڵبەبەستێ، قسەی ناپوختە و ناجۆرت بۆ دروست بکە. کە متمانە لە کۆمەڵگەیەکانەما ئەو هەموو مەبادیئەی کە باسمان کرد، ئەو هەموو بەها باڵایانی کە باسمان کرد، هیچی تیا نامێنێتەوە، ئەمانەتی تیا نامێنێتەوە، کە ئەمانەت پارێزی هەر لە سەرۆکی وڵاتەوە پێویستمانە، هەتاکو بەسیترین فەرمانبەر لە کۆمەڵگەیە، لە دەوڵەتە. ئێستاکە ئێمە بۆچی ئەناڵێنین؟ ئەناڵێنین بەوەی کە ئەمانەت پارێز نین، ئەناڵێنین کە بۆەوەی کە ئێمە بەڵێنە دەین بەڵام جێبەجێی ناکەین، وعدە دەین بەڵام جێبەجێی ناکەین، لە جێی پەیمانی خۆمانانین. ئێستاکە کۆمەڵگەی ئێمە بۆچی وا هەمومان گلەیمان لێ هەیە؟ لەبەرەوەی درۆی زۆرە، لەبەرەوەی نیفاق زۆرە، لەبەرەوەی دووڕوویی زۆرە، لەبەر چاوی تۆ جۆرێکم کە کامیرەم لێ ون بوو، جۆرێکی ترم
بە هەمان شێوە مە لە ڕووە دینیەکە شەوەر وایە لە ڕواڵە تا مسلمانە بەڵام کە دەرگای لە خۆی داخزیترە بێ بە شەیتان ئەمە نابێ خی پەروەردگار ئەمە قبول ناکە بێت تۆ یەک فەیست هەبێ یەک ڕوت هەبێ یەک قسەت هەبێ خاوەنی یەک بەڵێنی خۆت بی بۆ لەبەر ئەوەی وەکوتم کەسایەتیت متەکاملە بێ بەمە ئەگەر هەر جارە و لە حەبلێک یاری بکەی هەر جارە و قسەیەکت هەبێ بەڵێنت نەبێ ئەو کاتە تۆ خاوەنی کەسایەتی متەوازن و خاوەنی کەسایەتی مسەیتر و کۆنتترۆل نابی بۆیە ئێمە زۆر جار کەسانێکە بینین لە خۆتەوە ئەڵی وڵی بڕوان پێی نییە بۆ لەبەرەوەی لە لای کەسی تر قسەی تری کردووە لای تۆ قسەی ترەکە هەر لە خۆتەوە متمانەت پێی نامێنێ سوبحان الله کە متمانەت پێی نەبوو ئیتر تەواو نە ئەتوانی هیچ بەرپرسیارەتیشی بدەیتە دەست و هیچ بەرپرسیارەتێکیش ئامادە نییە لەسەر شانی هەڵبگرێت